داربڕمان بینی و گوێمان لە دەنگی مشاری کارەبایی بوو، بەڵام هیچ پۆلیسێکی دارستان و ژینگەمان نەبینی. لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیەکی سنووری پشدەر داوای لە 1964 کرد بە دوارەچوون بۆ دارستانەکانی بناری قەندیل بکە کە وەک خۆی دەڵێت لەژێر هەڕەشەی مەترسی بڕیندان. لە دوڕۆژی ڕابردوودا سێشەمە و چوارشەمە تیمی 1964 کە خۆم یەکێک بووم لە ئەندامانی تیمەکە سەردانی بناری قەندیلمان کرد، بە تایبەت لە گوندەکانی پشتی بەردقەڵشی و هەروەها کوڵاوڕەشان و چەند گوندێکی تر. ئەوەی تێبینیمان کرد ژمارەیەکی زۆری دار بڕاونەتەوە کە نوێن و بە پێیەوە سەوارانەی کە دەردەکەون، ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕدراون. ئێمە دیمەنەکانمان تۆمار کردوون کە ئێوە دەتوانن بیبێنن و هەر لەو دۆڵا کە تا چاو بڕکە جوانیە و دار و دارستان و دەنگی باڵندەیە، بەڵام لە پاڵەوەدا ئێمە گوێمان لە دەنگی مشاری کارەبایی بوو و لەولاوە دیمەنی پاترۆڵمان دەبینی کە کۆتەلەدارەکان دەخاتە پشتیەوە و لەوێشەوە بە بەردەم ڕەبایەیەکی هێزەکانی پێشمەرگەدا تێدەپەڕێت و بەرەو ناوشار دەگەڕێتەوە. ئێمە قسەمان لەسەر بابەتە لەگەڵ پۆلیسی دارستانی ژینگەی قەڵاتزێ کرد، ئەوان باسییان لەوە کرد خۆزگا کە ئەو دیمەنانتان بینیوە تەلەفۆنتان بۆ ئێمە کردبا بۆی تیممان ناردبا، ئێمە شوتمان خۆزگا، بەڵام ئەوەی ئێمە بینیمان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا هیچ تیمێکی پۆلیسی دارستان لەوێ نەدەبینرا، بەڵام بە بەردەوامی ئەو حاڵەتانەی کە پێی دەوترێت داربڕین و وەداربڕ و مشاری کارەبایی لەوێ بوونیان هەیە. ئەم بابەتە ورد و تێر و تەسەرە دەتوان لە 964 دۆتکەی ئاردی خوێنەری بن.